ڕاستە پێم نەوتی مەڕۆ ئاخ مەڕۆ ڕاستە پێم نەوتی مەڕۆ ئاخ مەڕۆ بەڵام من لەم ڕۆژگارەوە هەتا ئەمڕۆ نەخۆم بۆ کۆ کراوایەوە نەتۆم بۆ لێک درایەوە نەخۆم بۆ کۆ کرایەوە نەتۆم بۆ لێک درایەوە نەچیرۆکەکە تەواو بوو نەجێ پەنجەت بە دڵمەوە سڕایەوە. دەستان خۆش بێ و دەستی تۆ خۆش بێ کاکێدی دەنگی تۆش نەڕزێت. ئازان و خۆشەویستان سڵاوتان لەبێ ئەم کاتەوەم کاتێکتان باش جژنتان پیرۆز بێ و هەمیشە لە جژن و خۆشیە بن وەک بەڵێنمان پێیا بوو کە کورسات مەگەزین بۆ ڕۆژانی جژن بەردەوامی هەیە بەڵام بەرنامەی تایبەتتان پێشکەشەکەین تایبەت لە جژنی قوربان بەرنامەکانمان جیاوازە بێت گۆرانی و میوزیکتان پێشکەشەکەین بۆیە بۆ ئەم جژنە لەگەڵتانە بین و لەگەڵتان بەردەوام بین بۆ یەکەم ڕۆژ هاوکارم ساوێن بەرنامەی پێشکەشکردن و بەرنامەی تایبەتمان پێشکەشکردن بۆ ئەم ڕۆژ من بەرنامەتان پێشکەشەکەم و واچەند هونەرمەندێک میوانی بەرنامەکەمانن هیوادارین بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. دوو میوانم هەیە کاکێدیەوتار وەکو ژەنیاری ئامریکی تار و کاک ڕێباز عەلی وەکو گۆرانی بێژ وەکو هونەرمەند کە میوانی بەرنامەکەمانن کە نوێترین بەرهەمی لە کورسات و لە کورسات مەگەزینەوە بڵاو بێتەوە و چەند ڕۆژێکی شەبێت بەرهەمێکی نوێی بڵاو بێتەوە پێشوەی کە بچمە لای بەڕێزیان بە بینەری ئەم بەرهەمە بین. ساقی بێنە لەو شەرابە دەرم بێنێ لەم عەزابە دەرمانە بۆ خەمەکانم ئەم ژیانە هەر سارابە ساقی بێنە لەو شەرابە دەرم بێنێ لەم عەزابە دەرمانە بۆ خەمەکانم ئەم ژیانە هەر سارابە تێیکە ساقی تا مەستە بم تاو پێکەی نەیگرێ دەستم لە ڕۆژگاری ئەمڕۆ پاستم کەس نازانێ چۆن هەستم تێیکە ساقی تا مەستە بم تاو پێکەی نەیگرێ دەستم لە ڕۆژگاری ئەمڕۆ پاستم کەس نازانێت چۆن هەستم. دەستان خۆش بێ و پیرۆزبایی بڵاوبوونەوەی ئەم بەرهەمە دەکەین اینجا بەخێر بێن جژنتان پیرۆز بێ و هەمیشە لە جژن و خۆشییا بن. کاک ڕێباز زۆر بەخێر بێن. قوربان و سواس دەکەم کاکە ڕەوەندجان سواس بۆ جژنی قوربان لە تەواوی گەلی کورد پیرۆز بێ و لە ئێوەی عەزیز و لە کەناڵی کورسات کارمەندانی کەناڵی کورسات زۆر سواس.
سواز بۆ تۆ کاگەتی زۆر بەخێر بیت خۆشحاڵم بۆ ئەم جارەش بەرنامە بەیەکەواکەین بێگومان منیش زۆر خۆشحاڵم بەخێر بیت و جەژنیشە پیرۆز بێت سەرژن دێوەش پیرۆز بێ سەرجەم کارمەندان پیرۆز بێ لە سەرجەم موسڵمانان بەتایبەت هەموو گەلی کورد و خێزان و کەس و کارم هەموو لایەک زۆر سپاس زۆر بەخێر بێت کاکێتی کاک ڕێباس باسێکی ئەم بەرهەمە بکەین بەڵێ ئەم بەرهەمە لە بەرهەمی تێکست و ساقی. میلۆدی خۆمە گۆرانی بەڵێ. ساقی بڵێ لە تێکست و میلۆدی خۆمە طبعاً چیرۆکێکی لە پشتەوەیە گۆرانی ساقی ئەگەر بکرێ بە کورتی باسێکی لێ بکەم من ڕاستە ساڵانێکی زۆرە دابڕاوم لە کاری هوەری و گۆرانی وتن بە تایبەتی لەگەڵ کاکزانە عەبدوڵایی هونەرمەندی خۆشەویست لێرەوە سڵاوم هەیە بۆی تەنسیقێکمان هەبوو کە من چەند میلۆدیەک ئامادە بکەم لە ڕێگەی کاکزانەوە گۆرانی بێژەکانی تر بتوانن سوودی لێوەرگرن و کاری لەسەر بکەن و بڵاوی بکەنەوە گۆرانی ساقی یەکێک بوو لەو میلۆدیانە طبعا من بڕیارێک بوو بیا بووم بە یەکجاری واز لە گۆرانی وتن و کاری هوەری بێنم تەنها باسی ئەم بڕیارەشەکەین بەڵێ میلۆدیەکە قرار بوو چەند گۆرانی بێژێک بیڵێنەوە زۆریان حەز لێ بوو گۆرانی ساقی طبعا باشە یعنی لە ئاستی دەنگی ئەو گۆرانی بێژانەیە نەبوو دوجار لەگەڵ کاکزانایە بڕیارمان ناکە خۆم ئیشەکە بکەم و خۆم دایەوە بڵاو بووە نە نەوترا خۆم دوجار لەگەڵ کاکزانایە وتی ئەبێت ئەم ئیشە خۆت بیکەیت لەبەرەوە دوجار بڕیارم مام ئیشە خۆم بیکەم و کارێکی باشمان لەسەر کرد هیوادارم جێ ڕەزامەندی خەڵکی کوردستان بێەوە بە تایبەتی ئێوە بڵاومان کردەوە و هیوادارم جێگەی خۆی بگرێت دەنگت نەرسێت و پیرۆزبایی دەکەین و پیرۆزبایی گەڕانەوە گەشت دەکەین بەهێوە بەردەوامی کاری باشتر کاگەتی بەچیەوە خەریکیت وەڵی هەر بەکار مەبەستم کاری هوەریە لە ڕاستیە ئێستا کاری هوەری ناکەم بەڵام هەبێت بێگومان کاری هوەریەکەم ئیتر یارمەتی هاوڕەکان مێم زیاتر بەڕاستی وەکتر تەنها لایڤ موزیکیان کۆنسرتێک شتێکی وابێ و کاران ناکەم بەڵام وەکو تۆمارکردن ئێستا تۆزێ لە بواری هاوڵین ڕکلام و ئەوانەیە کارەکەم کاری ئەدڤەرتایزین بەگشتی وەکو دەنگ وەکوشی دەنگیەکەم بووان هات بژیت کاگەتی ئەگەر لە بەرنامەکەی ئێمە بەشداری کردبێت ئەگەر وەکو ژەنێرش بەشداری کردبێت شتێکمان هەر پێوتوە شتێکی هەر بووتین و دڵی نشکانوی ئەم جارە زڵمان ناشکێنی بەسەر چاو ئێستا سەر من دەست پێ بکەم بەسەر چاو باشتێکی سلێمانیانە بڵین وانە گەر کاکشبانە مایکەمان بۆ چاکەوە ئامادە بین تۆش بەجێم دێڵی تۆش بەجێم دێڵی زۆر چاگەزانم تۆش بەجێم دێڵی تۆش بەجێم دێڵی کە سەرخۆشە بی وەک بەدێشی بۆش تۆش بەجێم دێڵی تۆش بەجێم دێڵی کە سەرخۆشە بی وەک بەدێشی بۆش تۆش بەجێم دێڵی تۆش بەجێم دێڵی سپاس زۆر سپاس چاو چاو دەخسم بەڕێزی جوانە کاک ڕێباس بۆچی لە 2012 و 2013 بەرهەمت هەبوو دواتر بڕیاری ئەوەدا کە لە کاری هوەری دوور بکەویتەوە و لە ئێستاە دەستت پێ کردەوە وڵی هۆکارەکان زۆرن یەکێک لەو هۆکارانە کەم تەرخەمی خۆم بوو بەڕاستی کەم تەرخەمی خۆم بوو دواتر لەگەڵ وەکو باسم کرد لەگەڵ کاکزانایە تەنسیقیەوەمان کرد کە چەند میلۆدیەک دانیم دروستی بکەم بۆ گۆرانی بێژەکان هۆکارەکەیەوە بوو وەکووتم ئەم میلۆدیە گۆرانی ساقی بووە هۆکاری ئەوەی کە من دەستکەمەوە بەکاری هوەری ینی هۆکاری سەرەکی ئەوە بوو کە خۆم کەم تەرخەم بوو هۆکارەکان زۆر دوورکەوتنەوەی باشە بە هونەرمەندان بێگومان نەخێر باش نییە بەڵام کاتێک ئازانیت ماندوویت کاتێک باڵێن نێوەندەکە بینی ئێستا خۆتەزانی قەرەباڵغێکی زۆر هەیە دواتر سۆشیال میدیا قەرەباڵغتر بووە لەگەڵەوەشە
بەرنامەی AI هاتووە کە بەڕاستی بەهرەمەند و کەسی بێ بەهرە جیا ناکاتەوە لە یەکتر ینی کام میلۆدی ئەتەوێت کاری لەسەر بکەی ڕۆحی بۆ دروست ئەەکەی بۆ میلۆدیە سێرەکەی لە ڕێی AIەکەوە تێک ئەدرێ ئەشێوێنرێت بەڵام مێشکەکانیش گوێیەکانی ڕایان لەگەڵ AIەکە لە کاتێکە شتێکی باش نییە شتی باشەش هەیە چی لەسەر AI AI با بڵین پلتفۆرمێکی باشە ینی ئەگەر وەکو خۆی بەباشی بەکار بێنرێ بەڵام ناکرێت دەست هەموو کەسێ بکەوێت بەڕاستی ناکرێت ئەتیمادێکمان لەسەری بێگومان ناکرێت من ئێستا ئیشی دیزاینەرێک بتوانم بە دوو کلیک بکەم بێگومان خراپە شتە ناکرێت وەکو برانی کامێرا کادرێک کە من لی نازانم ئیشی منی ئەو کادرەکەم بۆ وەرگێ لە جیاتی کەسێکی تر یان لە جیاتی من بیر بکاتەوە ناکرێت ئینسان پشت بەوە بێگومان ئەتوانین سوودای ئای وەربگرین باشە سوودی لێ وەربگرین نەک بە تەواوەتی بەکاری بێنین بۆ بەشێکی کارەکەمان سوودی لێ وەربگرین نەک بە تەواوی ئەتیماد و هەموو شتەکانمان بینە دەست AI و کارمان بکات کاگرە باس لەوە کرد کە پێت خۆشە دەست پێکردنەوەکەت بە جۆرێک بێت کە تەواوی میلۆدیەکان تەواوی کارەکان خۆت بیکەیت باش ئەگەر باسێکی ئەمە بۆ بکەیت واللهی کاگڕەوەن من ئەو فترە زەمەنی کە دابڕاوم لە کاری هوەری یعنی بەپێی کات و مەجای خۆم یعنی هەر خەریکی هوەر بووم بەڵام بە وەکەوەی کەوتم خەریکی دروستکردنی و ئامادەکردنی میلۆدی بووە چەند میلۆدیەک ئامادە کردبوو ڕۆژێکیان کاکزانە عەبدوڵایی پەیوەندی پێوە کردم وتی حەزەکەم میلۆدیەکەم لە ئینی خۆما لە سۆشیال میدیاکانی خۆما بڵاو کردبەوە بینی بووی وتی حەزەکەم سەردانێکم بکەیت و باسێک لەو میلۆدیە بکەین باش بەو شێوازە بوو کە من میلۆدیەکانم لە ڕێی کاکزاناوە وەکو باسم کرد لە ڕێی کاکزاناوە بدرێ بە گۆرانی بێژەکانی تر بتوانن سوودی لێ وەرگرن هەم من سوود وەرگرم هەم کاکزانا هەم ئەو گۆرانی بێژانەی تر سوودی لێ وەرگرن و بتوانن کاری لەسەر بکەن و کار لەسەر ئیشەکانی من کەن و بڵاویکەنەوە کەواتە دەست پێکردنەوەکات زۆر بە پڕی دەست پێ بەڵێ خۆش بێت بەردەوامی کارێکی نوێت ئامادەیە کە هێشتا بڵاو نەکراوەتەوە بۆ یەکەم جار پێشکەشی بینەران و جۆگرانی خۆتیەکەیت لە کڕێی کورسات و لە ڕێی کورسات مەگەزینەوە پێشەوەی پێشکەشتانی بکەم ئەمەوێ باسێکی بکەم بە کورتی ڕاستی هاوڕێی ئەزیزم کاکە شوانشا شاعیری ئەزیز لێرەوە سڵاوم هەیە بووی دوێنێ بوو تێکسێکی بۆ ناردم ڕاستی تێکسەکانی می تایبەتن بەڵام ئەم تێکستیان یعنی جوانێکی تایبەتی پێوە دیار بوو خوێنمەوە هەر ئەو دقەیە لە ماوەی چەند دقیقەیەکە میلۆدیەکەم بۆ دانا شتەکە تۆزێک کتووە پڕ بوو میلۆدیەکەم بۆ دانا و بەڵێ لە بەرنامەمە لە دوای گۆرانی ساقی ئەگەر دەرفەت بێ بتوانم کار لەسەرم بەرهەمە بکەم هیوادارم بەدڵی ئێوەی ئەزیزوادارین کە یەکەم وێزگەوێت بڵاوی بکەیتەوە و کاری لەسەرکەی وەک چۆن لە ئێستاە پێشکەشی بینەرانیەکەیت سواسەکەم هیوادارم بەدڵی ئێوە و بینەر ئازیزەکانتان بێ ئەمەش بە چەند دقەیە مەساقم بە دروست کرد هەروەڵا لەگەڵ کاگەیدی شاوە چەند دقەیە مەسقاکیمان حازر کرد ئێستا لەگەڵ خەمێک هاوڕێم دوای دابڕانت ناسیومە لەگەڵ ئازارێکە ژیم بە عیشقی تۆ وەبینیمە ئەرێ وەک من بیرت دەکەم تۆژاو هەبیری من ناکەی یادگاریەکان نادگرێنن فرمێسکیان بە سەردانەکەی تۆژ وەکو من دێوانە بووی خەمی دووری پیری کردووی تۆژ وەکو من جوانی دڕۆی لە سیما و لە دڵدا مردووی تۆژ وەکو من دێوانە بووی خەمی دووری تۆژ وەکو من جوانی دڕۆی لە
نەسیما و لە دڵدا مردووی دەستی خۆش بێ و دەستی تۆش خۆش بێ کاکێتی دەنگی تۆش نەرزێ زۆر زۆر سپاس. خۆشحاڵ بووین سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئامادەبوونتان دووبارە ژژتان پیرۆز بێت و زۆر خۆشحاڵتان کردین. ئێمەش خۆشحاڵ بووین کاکە ڕەوەنجیان زۆر سپاس دووبارە سپاس بۆ کەناڵی کورسات بۆ ئەم بەرنامە جوانەی بەڕێستان کورسات مەگەزین زۆر سپاسانەکەم میوان بۆ سپاس بۆ میوانداریتان سپاس بۆ مامۆستا هێدیش کە بەڕاستی ماندوو بوو لەگەڵمانە زۆر سپاس بۆ ملایەک دەستە خۆش بێ کاکرە باشین کاکێت گیان دەستی تۆش خۆش بێت سپاس بۆ تۆ خۆشحاڵ بووین زۆر خۆشحاڵ بووین دەستان خۆش بێت. ئازانی من لەگەڵتان بەردەوامین